بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. عیزان و خۆشەویستانم، هیچ کاتێ پرسیاتان لە خۆتان کردووە لە کاتێکا دەمت وشکە بێ واتای چی؟ هیچ کاتێ پرسیاتان کردووە کە ناو دەمت تێراوە و هەست بە تینۆتی ناکەیت چ نیعمەتێکە؟ هیچ کاتێ پرسیارمان کردووە ئەم ئاوە و ئەم تەڕیە لە چۆوە دێ و بۆچی وشک ناکە؟ هیچ کاتێ پرسیارمان کردووە ئەمانی کەوتوونەتە ئەم لاجان و ئەم ژێرچەنەیەمانەوە و جوانیەکشی پێبەخشیوین چ کارێکیان هەیە و چی بۆ ئینسانەکەن؟ هیچ کاتێک پرسیارە لە خۆ کردووە دەمت بۆچی وشک نابێ و ئەگەر قسە زۆر بکەیت و دەم وشک بێ داوای چیەکەیت؟ هیچ کاتێ پرسیارمان کردووە کە بۆچی لێوەکانمان وشک هەڵنایەن و ناقلیشێن؟ هیچ کاتێ پرسیارمان کردووە ئەم ناودەمە کە ئەشکەوتێکە و مۆڵگەی بەکتریایە لەبەر شێو لەبەر تەڕێەکەی بۆچی هیچ کاتێک وای لێ نایەت کە ئەو نە پیسی و ئەو نە کەڕوو ئەو نەخۆشی تیا کەڵەکە بێت کە ڕێگر بێ لە هەناسەدان و لە خواردنمان؟ ئایا ئەم جۆرە پرسیارانەمان لە خۆمان کردووە یاخود هەر ڕۆتین لەگەڵ ئاوا ڕاهاتوین و ئاوا فێر بووین؟ یاخود پرسیاری ئەومان کردووە ئەم لیکە کە ئاوا لە ناو دەممانە هەیە ئەگەر وا بە ڕێژەیەکی تەبیعی هەیە وەکەم نییە ئەی بۆ زۆر نییە و بە دەممانە بێتە خوارەوە و ئەگەر زۆر بوو چی لێ دێ و لە کاتی خەوا هەتاوەکو دەممان وشک نەبێ و لە تاو دەم وشکی هەڵنەسین و پەرداخی ئاو بخۆین دەممان بەردەوام لیک ئەڕژێت و ئەم لیکە کەڕژا بەسەر سەرین و پشتەکەیە دێتە خوارەوە یاخود قوتە درێ و لە کاتی قوددانە چۆن بێ ئاگاییەک ئەتوانیت ئەم لیکە تێپەڕێنی بۆ ناو سوورێنچک و بەسەر بۆری هەناسەیە تێپەڕێ بەبێ ئەوەی کە بخنکەیت. جێ خۆیەتی بە دوای ئەم وەڵامانەیە وێڵبین. بەڕێزان و خۆشەویستان، بۆ زانینی ئەم نهێنیانە ناچار هاتینە شوێنێ کە دەمتیایە ئاوەکە و ئیشتیهای ئینسانی تیاکرێتەوە بۆی کە بزانین ئەم لیکە ڕژێنانە یاخود ئەم تەڕووباراوی دەمەوە لەکوێوە هاتووە. بەڕێزەکانم، بۆ ئەوەی کە بزانین ئەم لیکە ڕژێنانە چۆن دروست بوون، خوای گەورە لە هەر لایەکی ئینسانە سێ لیکە ڕژێنی دروست کردووە بە هەردوو لا سێ جووتی سەرەکی یەکات: لاجان، ژێر شەویلگە، ژێر چەناگە، کە ئەمانە ڕژێنی سەرەکی دەردانی ناو دەمن کە دەم تەڕەکەن. بەڵام هەر هەمووی ئەگەر ڕژێنەکەی دەرکرد ئەچێتە ناو دەمەوە، واتە لە ناو خوارەوەی دەما ئەمێنێتەوە ئالێرە نەیاقەتی سەخوات بەشی سەرەوەی دەم و شەویلگە و دان و زمان و هەموو بەشەکانی تر بە قورگی شەوەلەی بێ بەشە بێ. کابراڵێ دای ماڵێ قورگە موشکە کاکە من چی لە لیکەم لە ناو دەم ماوەستاوە؟ لیکەکە لێرە شۆڕە بێتەوە لە ماڵەوە شووشە ئاو نییە وشک بۆتەوە. ئەی ئەمە چۆن حەڵکەین؟ ئەمە خوای گەورە بە سیستەمی تەقتیر بۆی حەڵ کردوین. چۆن؟ لە ناو هەموو دەما، لە ناو هەموو شەویلگەیە، لە ناو هەموو قوڕقوڕاگەیە خوای گەورە سیستەمێکی تری دروست کردووە، ئەویش پێڵێن سیستەمی لیکە ڕژێنی بچووک کە حەجمیان لە بینی 1 تا 2 ملیمایە. هەموو ناو دەم بە جۆرێک یەک شوێن نابینیتەوە لە ناو دەم و شەویلە و ئەو شوێنێکی ئینسان هەستی بە توێنێتی تیاکە ئیلا خوای گەورە یەک کۆمەڵ لیکە ڕژێنی داناوە کە ئەو شوێنە شێدار و تەڕەکەن بۆ ئەوەی کە هیچ شوێنێکی لاشە نەبێت کە هەست بە توێنێتی بکات، بە تایبەتی ئەو شوێنانی کە هەستی توێنێتیان تایە و بە ئینسانە لە بچوو ئاو بخۆرەوە. بەڕێزەکانم، ئەم لیکە ڕژێنە سەرەکیانە ئەگەر خۆیان بن لیکە ڕژێنەکە کۆ بێتەوە لێرە قەتی سەمێنێ گەورە ئەبێ زیادەکا و ئەبێ بچی عەمەلیاتی بۆ بکەیت وەمیان دەربێنی. لەبەرەوە خوای گەورە بۆری بۆ دروست کردوون ئەلێرەوە ڕژێنەکە دەرەکات لە تەنکی سەرەکیەوە ئەی خاتە ناو دەمەوە بۆ ئەوەی کە لە شوێنە جیاجیاکانەوە ئاو بڕژێ بەسەر دەم و زمان و بەسەر پارووە. ئەم سیستمە چۆن ئینسان هەستی پێیەکە؟ ئیساکەنە ئەم بەڕێزەکە لەگەڵ منایە هەست بۆ ناکا کە من ئاوێکی گەرم دۆیەکی ساردم لە بەردەما داناوە پێڵێن فەرموو دەست نابە. ئێمە لە خزمەتتاین و ئەمانەشمان بۆ داوا کردووە. ئەمە هەر کاتێک ئینسان سەحیح بوو کە ئەم خواردنەی بینی چاوی ئەڵێ، گوێی ئەڵێ، شتێکە بۆ دانراوە بێ خۆتی بۆ ئامادەکەی، ڕژێنەکانی مەعیدە خۆیان حازرەکەن، نەخێر ڕژێنەکانی لیک پێش ئەوان خۆیان حازرەکەن
هەمووی ئامادە باشە بۆ ئەوەی کە ئێستاکەنە ئیستیقبالی خواردن کە خۆ خواردن هەروە بە ئاسانی ناخورێ. خۆشەویستەکانم ئێوە وازان کە ئێمە ڕۆژۆشکێنین یەک کۆڵ نەتیژەکەین بەسەر خوایە، وازان هەروە لە بەلاش و لە گۆترەوە هاتووە نەخێر. ئەمە ئەبێ جسمە ئامادە بێ بۆ ئەوەی کە ئیستیقبالی خواردنە بکە. یەکسەر لە بەشی سەرەوە بە دەمارەکە ئەڵێن خواردن بەڕێوەیە، دەمارەکە بە لیکەڕژێن ئەڵێ لیک حازر کە و ئەنزیم حازر کە و بیرژێنە بەسەر خواردنەکەیە. ئەمە چۆنە بێت؟ ئەمە حازری کردووە، خەزنی کردووە کە دەمارەکەی ئازیاتێ هەر هەمووی ئەڕژێتە ناو دەمەوە. سوبحان الله خۆشەویستەکەم، واتە ئەم دەمارەی کە لەسەرەوە ئیعازەیات ئەڵێ خواردن ئامادەیە و ئیستاکەنە ئەبێ لیک بڕژیت، ئەگاتە دانەدانەی خانەکانی لیکەڕژێن کە بە ملیۆنەهان. لا إله إلا الله. هەر خانەیەک دەماری بۆ نەچوو، تەحویزی بۆ نەچوو، ئەو شوێنە لیک دەرناکە. بۆیە هەر هەمووی ئەبێ لیک دەرکا بۆ ئەوەی کە ئەم ئینسانە هەست بەوە نەکات کە لەگەڵ هەموو پارویەکە قومی ئاو بخواتەوە. ئەگەر وانە بواە پێویستمان بۆ بەردەوام بە قەسەبێک ئاو لەسەر دەممان بواە، هەم بۆەوەی تینومان نەبێ، هەم بۆەوەی کەشمان پێ بخورێت. بۆیە ئەم لیکەڕژێنە کارێکی گەورە ئەکات. تەنانەت کێسە قسەرەکە جەنابتان ئاکەم ئەڵێم خوا دەم و مشک بۆ زەحمە نەبێ پەرداخی ئاوم بۆ بێن، بۆ چونکە پێویستت پێیەتی. ئەمە یەکێک لە فاکتەرەکانە کە لیکەڕژێن تەنها ئەوە نییە کە چاوەڕێی خواردنەکە، نەخێر حتا لە کاتی قسەکردنیشە ئەو ضرورە ئەمە حزوری هەبێت و وجودی هەبێت. چیترەکە ئەم لیکەڕژێنە بۆ ئینسانەکان بەڕێزەکانم؟ ئەم لیکەڕژێنە یارمەتی هەرسی خواردنەدات، ئەنزیمی تایە، لایسۆزایمی تایە، ئەمایلەیزی تایە. هەر کاتێ ئینسان خواردن نەخوا ئەو نیشاستەی کە ئەچێتە دەمی تۆ هەر لە ناو دەما ئەکرێتەوە بە شەکر بۆ ئەوەی کە تامی دەمە خۆش بێ. هەستکە شتێکی خۆشی خواردووە، ئەگەر نا ئینسان تۆبەیە کرد خواردنی حەزێ نابوو، مناڵی حەزم لە خواردن نییە، بە زۆرە کرد بە قوڕیان نەیە خوارد. لەبەرەوە بێت تامێکی خۆشی هەبێ لە دەما بۆ ئەوەی کە هەست بە چێژەکەی بکات. جگە لەمانەش بەڕێزەکانم ئەم لیکە مادەی پاکەرەوەی تایە، هەم بۆ دانەکان کە مادەی فلۆرە و هەمیش بۆ ناو دەم. یعنی ئەگەر دەم بە وشکی ڕاگیرێ بەڕاستی کەڕوو لەسەرێ نیشێ، ئەو نەوشکە بێتەوە. کابراڵێ دەکاکە قسەیەکە دەمە بۆ گەنی کرد، بۆ ئەوەی کە ئینسانەکە قسەی نەکرد و دەمی وشک بۆوە واشی لێدێ، جوڵە لە ناو لیکەڕژێنەکەیانە بوو وای لێدێ دەمی تامێکی ناخۆش. ئێستا ئێمە لە کاتی ڕۆژوە هەست بەما ئەکەین کە دەممان وشکە بێتەوە تامێکی ناخۆش لە ناو دەممانە دەرەچێت. چیترەکە خۆشەویستەکانم ئەم لیکەڕژێنە؟ ئەم لیکەڕژێنە نایەڵێت ئەم شوێنانە نەگوش بن و ناڵێ بەقلی شێن، چونکە ئەگەر تۆ لیکن نەبێ هەموو لێ و ئەمانت ئەقلی شێن، زمان تەقلی شێ، هەمووی ئەبێ بە خەریتە و پارچە پارچە ئەبێ. لەبەرەوە خوای گەورە بەو شێوە ڕایگرتووە. پاشان پاشماوەی خۆراک. ئەم پاشماوەی خۆراکە لە چۆوە دێ بەڕێزەکانم؟ ئینسان کە پاشماوەی خۆراک لە دەمی یاکۆوە بێتەوە ئەوە لیکەڕژێنەکانە کە ئەو خواردنە پاشماوەیە ئاوی پیا ئەکەن، چۆن ئەم کافتریایە کە پیسە بێ و چەوری لەسەر نیشێ دوایی لە ئێوارەیە پاکەکرێتەوە و غەسلەکرێت، لیکەڕژێنیش بە دوای ئەو خواردنەیە ئەو لیکەڕژێنە ئەڕژێ هەمووی پاکە کاتە و تەسفیە کات و قوتێ دەیات و ئەچێتە ناو مەعیدەوە و ئینسان ئەم شتانە و ئەم پاشماوەی ناو دەم و دان و لە شوێنەکانە نامێنێتەوە کە دوایی بێ بە شوێنی نەخۆشی و شوێنی تام ناخۆشی و بۆن ناخۆشی ناو دەم. هەموو ئەمانە بەڕێزەکانم لە ناو شوێنێکا ڕووەدا کە بەڕاستی ئینسانەگە لێ بێبەش بوو ئەو کاتە نیعمەتی ئەمە ئەزانێت کە کاتی ئینسان تووشی نەخۆشی شەکر ئەبێ خوای گەورە پەنامان بە دایمە هەست بە دەموشکیەکە یاخود ئەو ئافرەتانی کە لە عادا ئەچنەوە هەست بەم نیعمەتە ئەکەن کە چەندیان لە کیس چووە لە کاتێکە ئەم لیکەڕژێنە ئیساکەنە وەکو پێویست ئیش ناکا یاخود دەمیان وشکە بەبوونەی ئەو کەسافەی شەکرەیی کە لە ناو خوێنیانە کۆبۆتەوە. ئەم لیکەڕژێنانە بەڕێزەکانم یەکێ لە ئیشە گەورەکانیان ئەوەیە کە ئەو خواردنەی کە دێ ئەیتوێنەوە لە ناو خۆیان تۆ ئیستاکەنە خواردنێ بخەرە ناو قوڕکتەوە توێکڵێکی پێوە بێ قوتی بە وەکو گوێزێک، چۆن هەندێک لە ئەوەکان وەکو گوێزێک گوێزە قوت بەردانە ستامێکی لەکەی ئەی چیوە ئەکات تۆ تام لە خواردنکەی لەبەرەوەی کە ئەم خواردنە لە ناو لیکە بڵاوە بێتەوە ئەچێ بۆ مەمیلەکانی سەر زمان. مەمیلەکانی سەر زمان زیاد لە 10,000 دانن، هەر کۆمەڵێکیان بۆ کۆمەڵی چێژدانراوە. چێژی خواردنەکە وەرەگرن و ئەینێرن بە سیگنالێن بۆ مێشک ئەڵێ ئەمە ترشە، ئەمە تاڵە،
ئەمە شیرینە. ئینسان چێژی لێ وەرەگرێت. ئەگەر ئەم چێشەی وەرنەگرت حەزی لە خواردن نابێت. بۆیە ئینسان یەکێ لەو شتانەی کە دوی پێخۆشە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ للصائم فرحتان فرحة عند فطره وفرحة عند لقاء ربه. بۆ ڕۆژوڵان دوو خۆشی هەیە. لەو کاتەیە کە ڕۆژوەکەی ئەشکێنێ دوی خۆشە بەیسا ئەگەنە خواردنێکی بەتامەخوا. ئەم خواردنە بەتامە بۆ لە ناو دەما تامی هەیە، ئەی بۆ لە لوتا تامی نییە، ئەی ئەگە بۆ بە سۆندا نەقلیکەی تامی نییە لەبەرەوەی کە مێشک پێتەڵێ ئەمە تامی خۆشە، ئەمە شیرینە، ئەمە ترشە، ئەمە مزرە، هەموو تامەکان ئەناسیتەوە. ئینسان ئەتوانێت دێها هەزار تام لە ژیانی خۆیان بناسێتەوە. ئەگەر چاویشی بنووقێنێ ئەڵێ وەڵای ئەوە فڵان شت بخستانە سەر زمانم، هەستی پێکات. بۆیە ئەمە یەکێکە لە نیعمەتە گەورەکان کە خوای گەورە بە ئینسانی بەخشیوە بۆ ئەوەی کە هەست بە لەزەت و هەست بە نیعمەتی دنیا بکە، ئەنجا لەزەتی قیامەت و لەزەت و خۆشی بەهشتیش با لەولاوە بۆستێ. ئێستاکەنە وامە گریمان ئەم بەڕێزەمان لیگ لە دەمیان نییە. من ئەم چاگەرمە یاخود ئەم قاوە گەرمە ئەخەمە خزمەتی و بیخواتەوە. یەکسەر ئەوەی کە ئەیکات ناودەم و ڕووپۆشی دەمی هەمووی ئەسووتێنێ. بۆ چونکە ساتکەرەوەیەک نییە لە ناودەما بتوانێت بەڵانسی ئەمە ڕاگرێت کە تۆ ئەتەوێت شتێ بخۆیت و بەرەو دەم تێبەیت لیکەکان ئەڕژێن. بۆ ئەوەی کە یەکسەر گەرمێکە کاڵکاتەوە. یەکسەر ئەو گەرمی کە بە 100 پلە پێی هاتووە، جامان شەڵ ئێمەش پەلەمانە دایما فویلیەکەین بۆی کە زوو قوتی بین و زوو نەقلیکەین و ئاودی بکەین. ماعیلی مەفروزە زۆرترین کات لە ناودەمانە بیهێڵینەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئاوی خواردووە ئاوا مژیوێتی کە هەر شلەیەکی خواردە بێ لەناو دەمیا هێشتوێتەوە، بۆی کە ئینسان ئەو پەڕی چێژ و ئەو پەڕی سوود و ئنزیمەکانی لیکیش فریا بکەون کە ئیشی لەسەرکەن. بۆیە ئەم خواردنە باشترین شتەوەیە کە ئەڕژێ بەسەر لیکەکەیە. لیکەکە یەکسەر گەرمەکەی لێ سەنێت بەشێکی سادی خۆی پێ ئەدا، حرارەتێکی معتەدیل، گەرمیەکی معتەدیل لەناوەیە. ئەی ئەگەر سادێک و سەهۆڵێ بخۆیت لیکەکە گەرمێکە، چونکە لیکە ڕژێنەکان لە پلەی چەنایە، لە پلەی 37 یاریەکە، وەکو گەرمی لەشی ئینسان وایە 0.5 بخەرەسە لە بەرەوەی کە ناو دەما. کاتێک کە سەرمایەکەکەی بەسەریان سەهۆڵەکە خۆیت ئەو بەو شێوەیە هەڵەسێ بە گەرمکردنی مادەکە بۆ ئەوەی کە شوێنەکانی تر کە پیا تێپەڕەبێ نەیتەزێنێ. هەمان کاتیش تۆ لە خۆتە پرسیوە خۆشەویستەکەم بۆچی کە لیمۆ هێشتا نەو خواردووە چاوام لێتان هەمووتان دەمتان ئاوی کرد، بۆچی کە لیمۆ بەس باسێکەین هەمووتان دەمتا ئاوە کازانن؟ لەبەرەوەی کە لیمۆ ترشەڵۆکە. ئەم ترشەڵۆکە ئەگەر برژە بەناو ڕووپۆشە تیژە، لەبەر ئەوەی کە مادەیەکی کاڵکەرەوە تۆی ساگەن ئەگەر مادەیەکی تیژەوە بێناچیە خوارد تۆزە ئاوی تێکە با کاڵ بێتەوە. لیکەکە یەکسەر کاڵێک کاتەوە لە خەستی و پەیتەکەی کەمەکاتەوە بۆی کە ناوپۆشی دەم نەسووتێنێ. وای ئینسانە بینی سبحان الله بەس بە باسکردنی خواردنەکان ئەم حاڵەتی بۆ دروستە بێت. ئەمە یەکێک شتێکی زۆر بەسیتە لێو نەعمەتانەی کە تۆ هەستی پێ ناکەی لە کاتێکە خواردنەکە لە ناو دەمتایە و ئەی جویت و ئەتەوێ قوتی بیت. ئەم لیکە بۆچی لینجە؟ ئەگەر لیکی ئینسان بێتە خوارەوە مادەیەکی لینجی تایە. بەزەم بۆچی لینجە خۆشەویستەکانم؟ لەبەرەوەی کە بە ئاسانی هەڵسوڕێ. تۆ هەر مادەیەک هەڵ نەسوڕا یەکەم شلەیتی یەکەیت خەباتەیە بێنە، ئەگەر چەو لم و هەموو شتێکی تێکی بەس ئاوت تێنەکەت هەڵ ناسوڕێ. ئەی بێ مادەیەکی چۆریشی تێکی لە هەمان کاتا بۆ ئەوەی کە ئاسان بێ. ئەژنا ئەم حرەکەیە و پێ ناکرێت زۆر بە زەحمەت نەبێ. بۆیە خواردنەکە چۆن قوتەچێت و ئەچێتە ناو سوورێن چکونا و مەعیدەوە بۆ مادە لینجە ئەجینا هەموو سوورێن چکی ڕوشانی لە کاتێکادا ئاوەزی بۆ خوارەوە. بۆیە بەڕێزەکانم ئینسان حەقە لە شوێنی ئەمانەیە بۆستێت. ئەم لیکەڕژێنە تەنها ئەمەندە نییە. ئەگەر سەیری ئەمە بکەن ئەم لیکەڕژێنەی ئەمەی کە پێوتێ لاجان لەم دیوەوە لێرانەیە جوانیەکی بە ئینسان بەخشیوە. ئەڵێن وڵا کابرا بووپی خڕە چەند پێی خۆشە ئەلێ کاوتێجان وڵا حەزەکەم زەعیفم بەس وڵا حەز ناکەم دەموچاوم لەگەڵ یا زەعیفە بێ. بۆ گوپەکانی حەز ناکات زەعیف بێ. لیکەڕژێنەکانە کە گوپی ئینسانی ڕاگرتووە و ئاوا بەخڕی بە جوانی هێشتوێتەوە. دەوەرە کە عەمەلیاتێ بۆ وەکرێ و ئەمە لابرێ ئەمە بە قوڵی ئەمێنێتەوە پێوتێ سینکین. باشە؟ پاشان بەڕێزەکانم ئەمە بەسیتترین شتە لە ڕووی چیەوە؟ لە ڕووی جەمالیەتەوە کە خوای گەورە پێی بەخشیوی فەنکشنێکیشی گەورەشە بووەکە. بەڵام ئەوەمان بیر نەچێ بەحسەکان تازە لەسەر لیکەڕژێن ئەڵێن مادەیەکی تایە بە ناوی
ئۆپیۆرفین 6 ئەونەی مۆرفین بە قووەتە، واتە هەر ئازارێ لە دەم و دان و پووک و ئەم دەواازە گەورەیە کە ئیتر هەموو شتێکی تێ ئەەکەین ئێمە بەداخەوە، هەر ئازارێک و هەر ناڕەحەتێک ئالێرە نیا ڕووبە، هەر سووتانێ بە بۆ نیشتی گەرمەوە، هەر تەزینێ بە بۆ نیشتی ساردەوە، ئەم مادەی تایە کە لە شوێنی ئازارشکێن ئیشەکە بەبێ ئەوەی پارەت پێدا بێ ئەوەی کەسی دەرێ بۆی گرتویتەوە. نهێنیەکانی لیکەڕژێن زۆرن، بەڵام هێشتا عیلم پێی پێ نەبردووە، بە دوایە ئەگەڕێ بۆی کە بزانێت ئەمە چییە و لە چی دروست بووە و کارەکانی تری کە لەم و دواکەش ببێ چین. بەڵام سوپاسی خواکەین لەسەر ئەوەی ئەم نیعمەتە جوانی پێبەخشیوین و پێی داوین و ئەوەی کە پێمانەوتێ ثم لتسألن يومئذ عن النعيم، لە قیامەتە پرسیاری نیعمەتان لێکرێ. حەسەنی بەسریە فەرمێ ئەوە ئاوی ساردە، ئەو نیعمەتەیە کە ئێمە قەدری نازانین و خوای گەورە بە خۆڕایی و بەفری بۆی دروست کردوین، بەڵام ئاخۆ ئێوە نایبینن. هیچ کاتێ بیرتان لەوە کردوتەوە لە ناو کاسەیەکی سەرە ئەم کۆمەڵەکانیاوی لێ هەڵە قوڵێ هەر یەکەیان بە ڕەنگێک و هەر یەکەیان بە تامێک، فرمێسک، ڕژێنی گوێ، لیکەڕژێن و پیسایی لوت، هەر یەکەیان خوای گەورە دروستی کردووە، هەر هەمویان لە یەک دەفری داخراوە، بەڵام هەر یەکەیان ئەگەر تامی ناودەم بەو شێوەی لیگ نەبووە کە ئیساکێنە هەیە، هەر خۆمان لە تامەکەی بێزارە بووین و بەردەوام محاولەمانە کرد مادەیەکمان بۆی ئیزافە کردایە بۆی کە بمان گۆڕایە. لەگەڵ ئەوەش سوبحان الله سۆدیۆم بایکاربۆنیتی تایە و تفتە، بەڵام شیرینە. باشە بۆچی ئەبێت تفت بێ؟ لەبەر ئەوەی کە ترشەڵۆکی ناو مەعیدە هاوتا بکاتەوە و ترشەڵۆک جورئەت نەکا بێتە سەرە و سوورێن چکو تووشی دڵە کزێمان کە بەردەوام ئەمریکی خۆمان کە قوت تێدەین بە تایبەتی لە کاتی خەوە یان حتا لە کاتی ڕۆژوە و ئەکات کە ئەو ترشەڵۆکە نێتە سەرەوە و حەز بەم ئازار و حەز بەم ناڕەحەتیە نەکەین و بەڵانسێ دروست بێ لەو کاتەیە. بەڵام خۆشەویستەکانم ئەمە نیعمەتێکە کە بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە لە کاتێکا ئینسان دەمی وشک بوو و تووشی نەخۆشی زیرۆستۆمیا بوو، یاخود ئەو نەخۆشیانەی کە لیکەڕژێنەکان لە ئیشەخەن و تووشی نەخۆشیەکانی ئۆتۆئیمینە بن. تەنانەت خۆشمان هەبوو لە بەریتانیا هاتەوە هیچمان پێ نەکراوە تومانە هەرو حەپی بەریتانیایە و چارەسەریش نییە بۆ ئەو نەخۆشی خۆتکایی خۆی ئێستاکەنە حالیەن. بۆیە ئینسان هەر چەندێک لەم بابەتەیە خۆی بچوو کاتەوە هاوشێوەی مامۆستا مەحوی کە خۆی تەشبیهەکە بە سەگێکی تینوو کە لەبەر نەبوونی لیک و لە تاو تیونێتی زمانی دەرهێناوە. بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ئەوەندەی ذاتی ئێوە مەخزەنی فەزڵ و کەماڵاتە، لە مندا بەو حەددە نەقس و ڕەزائیل دەرج و پەنهانە. الله ئەوەی بەرزی ئێوە من نزمم، ئەوەندەی ذاتی ئێوە مەخزەنی فەزڵ و کەماڵاتە، لە مندا بەو حەددە نەقس و ڕەزائیل دەرج و پەنهانە. دەخیلی ئەو سەگی بەرقا پێم جارێ بە یەکجاری، سەرفرازم بکە و فەرموو سەگی بەدەرکی خۆمانە. وەکو جامی ئەڵێ دەموشکەڵات و من سەگێکی گەڕ، جگەرتینوم و دەخوازم نمێ لەو بەحری ئیحسانە. بە یەک دوو قەترە تێر ئاوی حەیاتی کە وەکو قتمیر، لە کەفی خۆتیا ڕێدە سەگی ئەسحابی خۆتانە. الله ئەفەرمێ ئەی پێغەمبەری خوا ئەوا من جگەرم تینووە نەکدەمم، ئەمەوێ قەترێک ئاوم بیتێ، من قابلیەتی ئەو سەگەم نییە کە دوای ئەسحاب الکەف کەوت و ناوی قتمیر بوو، من سەگی تۆ نیم. ئەی سەگی چیت؟ ئەڵێ من سەگی هاوڵەکانی تۆم. الله ئەکبەر. ئەم پیاوە چەند بەئەدەب بووە. خوای گەورە پلی ئەو نەباڵاکەیت و ئەو نەعالیکەیت کە ئەو نە لە بەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی بچووکە کاتەوە. سلام علیکم ورحمة الله وبركاته.